زۆر باشە لەسەر بابەتی پرۆسەی دابەشکردنی زەوی من میوانێکم هەیە ساسان عونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار. کاک ساسان ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵیت پرۆسەی ئەو پرۆسەیی بۆ دابەشکردنی زەوی دەستی پێکردووە هەر لە کارە سەرەتایەکانیەوە تا ئەوەی بە ئێستا گەیشتووە چه قۆناغێکتان لە ئێستادا بڕیوە؟ بەیانیتان باش هیوای کاتێکی خۆش بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەرانی کوردستان 24 دەخوازم. بەڕێستان ئاگادارن هەر لەو کاتەوەی کە ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور بارزانی فەرمانی کرد کە زەوی بەسەر فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەردوو ڕاژەیەوە دابەش بکرێن. فەرمانگەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار هەرزوو کەوتنەخۆ بۆ دانانی هەم ڕێنمایی هونەری لە ڕووی نەخشەدانانەوە و هەم ئامادەکردنی بابەتە یاساییەکان و هەماهەنگیکردن لەگەڵ وەزارەتەکانی دیکە. بۆ مەبەستەش زنجیرە کۆبوونەوەیەکی تایبەت بەو بابەتە بەستراوە لە ئەنجامی جێبەجێکردنی گفتوگۆکانی ئەو کۆبوونەوانە دیارە کۆمەڵێک گرفت کۆمەڵێک ئاریشا هاتنە پێشەوە کە پێویستی بە چارەسەرکردن بوو. تەبیعی کارەکان لەسەر ئەو گرفت و ئاریشانە ناوەستان بەڵکو بەردەوام کارەکان جێبەجێ دەکران تا ئەو پێشنیارانە بەرزکرانەوە ئەنجومەنی وەزیران و لەوێ دوای زنجیرەیە کۆبوونەوە بڕیاری پێویست لەبارەیانەوە درا بۆ خێراترکردنی پرۆسەکە هەندێک دەسەڵات کە پێشتر لە لای شارەوانیەکان یا لە لای فەرمانگەکانی تر نەبوو ئەو دەسەڵاتە درا و دوێنێ چوارەمین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت تایبەت با و بابەتە کرا و ئەو دەسەڵاتانە بۆ بەڕێزانی بەشدار باس کرا و داوایان لێکرا کە لە ماوەی هەفتەیەک هەتا 10 ڕۆژ ئەوەی کە لێیان داوا کراوە بە زووترین کات ئامادەی بکەین بۆ ئەوەی بڕیاری پێویست بدەین و بچینە قۆناغێکی دواتر. زۆر باشە کاکی ساسان زەوی پێویست هەیە بۆی بەسەر ئەو ژمارە زۆرەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان کە تا ئێستا سوودمەند نەبوون دابەش بکرێت؟ ئێستا لە سنووری شارەوانیەکان لە سنووری سەرۆکایەتیەکانی شارەوانی شوێن هەتا شوێن جیاوازە لە هەندێک شوێن زەوی هەیە بەڵام لە هەندێک شوێنی تر زەوی نییە. بە تاکید کاری پێویست دەکرێت کە زەوی پێویست بۆ هەموو فەرمانبەرانە دابین بکرێت کە ئەو بڕیارە دەیانگرێتەوە و نامانەوێت کە هیچ فەرمانبەرێک بێبەش ببێ لەو بڕیارەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە لەسەر بابەتی ئەو فەرمانبەرانەی کە دەکەونە ناوچەکانی مادەی 140 دەستوریان دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بڕیارە هەیە بەوەی کە ئەوانیش زەویان بەسەردا دابەش بکرێت. ئەم پرۆسەیە لەگەڵ ئەوان چۆن بەڕێوە چێت و لەکوێ زەویان پێدرێت؟ بەڵێ دوای دەستپێکردنی پرۆسەکە و دابەشکردنی فۆرمی زەوی بەسەر هەموو وەزارەت و فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چەند بابەتێکی نوێ هاتنە ئاراوە. یەک لەوانە لەبەر ئەوەی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2024 کە جەخت دەکاتەوە بەپێی کارتی زانیاری شوێنی پێدانی زەویەکان دەستنیشان بکرێ کۆمەڵێک بابەتی تازەمان بۆ هاتە پێشەوە. یەکێک لەوانە ئەو فەرمانبەرانەی حکوومەتی هەرێمی کوردستان بوون کە کارتی زانیاریان لە ناوچەکانی سنووری مادەی 140 دەستورە یاخود لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن. دیارەوەش کێشەیەکی گرنگە بەنسبەت حکوومەتەوە دوای ئەوەی کە دیراسەی ئەو بابەتە کرا و دوای ئەوەی کە بە دوواداچوونمان کرد ئەو پێشنیارانەمان بەرز کردەوە لە بۆ نووسینگەی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەویش بە سوپاسەوە ڕەزامەندی دەربڕی کە نابێت هیچ کارمەندێکی حکوومەتی هەرێمی کوردستان کارتی زانیاریەکەی سەر بە هەر شوێنێک بێت بێبەش ببێت لەو بابەتە. بۆیە جەنابیان ڕەزامەندیدا و ئەو مژدەیە دوێنێ بڵاو کرایەوە کە ئەو فەرمانبەرانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە کارتی زانیاریان
ئی سنووری مادەکانی مادەی ١40 دەستور و شوێنەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن مافیان هەیە وەکو هەر فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان زەوی وەربگرن. ئایا پرسیارەکەی تر ئەوە بوو ئایا لە کوێی وەردەگرن؟ ئەو دەسەڵاتە دراوەتە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە بەپێی زەوی پێویست لە نزیکترین شوێنی نیشتەجێبوونیان ئەو بڕیارەیان بۆ دەدرێت. زۆر باشە. کاک ساسان، بێگومان دابشکردنی زەوی پێویستی بە خزمەت گوزاریە. بەشێکی زۆری ئەو خزمەت گوزاریانە شەکەوێتە چوارچەوەی وەزارەتەکەی جەنابتانەوە. ئێوە لەم قۆناغەدا بەس زەوی دابەشەکەن یان نەخێر هەوڵەدەن لەگەڵ دابشکردنی زەویش پرۆسەی گەیاندنی خزمەت گوزاری بۆ ئەو زەویانە دابین بکەن بۆی هاوڵاتیان بتوانێت ڕێک لە شوێنی خۆی سوودی لێوەرگێت لە زەوی. بەدڵنیاییەوە ئەوە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو ئیمکانیەتەی کە لەبەردەستیتی و بەپێی ئەو بارودۆخەی کە کاری تێدەکات هیچ کاتێک درێغی نەکردووە لە بۆ ئەوەی کە خزمەتگوزاری بگەێنیتە هەر شوێنێک کە پێویستی پێ بووە. بەڕێستان شاید حاڵی ئەوەن لەو چەند ساڵی ڕابردوو سەرڕایی هەموو ئەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو و ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرانەوە بە قەیرانە دروستکراوەکان و قەیرانەکانی دیکەشەوە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار مەسرور بارزانی تەنانەت یەک ڕۆژیش لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە سەرەکیەکان و خزمەتگوزاریەکانی دیکە نەوەستاوە. سەبارەت بە دابشکردنی زەوی و گەیاندنی خزمەتگوزاری بۆیان دیارە و بابەتە بە قۆناغ دەکرێت و قۆناغی یەکەم ئێستا ئەوەیە قۆناغی ئامادەکردنی زەوی و حازرکردنی زەویە، قۆناغی دواتر دابشکردنی زەویە، دواتر تاپۆکردنیتی بەسەر فەرمانبەران. بەدڵنیایەوە کە ئەو پرۆسایە تەواو دەبێت بە پێی فراوانبوونی شار و شارۆچکەکان پلانی پێویستیش بۆ گەیاندنی ئەو خزمەتگوزاریانە دادەندرێت و کاری پێویستی لەسەر دەکرێت. وەڵاهی پێش ئەو قۆناغانەی کە جەنابە باسێکی ئێستا لە قۆناغێکی ترین بابەتی پڕکردنەوەی فۆرمەکانە. ئێوە کاتێکی دیاریکراوتان هەیە بۆ پڕکردنەوەی فۆرمەکان لەلایەن وەزارەت و دام و دەستگا و فەرمانگەکانی حکوومەتەوە و تا ئێستا ڕێژەیەکتان لەبەردەستایە کە چەند لە فەرمانبەران ینی ڕێژەی چەندی فەرمانبەران ئەو فۆرمەیان پڕکردووەتەوە؟ ئێمە هیوادارین کە هەموو وەزارەتەکان داوا لە سەرجەم فەرمانگەکانی خۆیان بکەن کە بە زووترین کاتە و پرۆسەیە تەواو ببێت. ینی پێویست ناکا بەڕای ئێمە و بابەتە دوا بخرێت، مەرجەکان دیارە، ڕێکارەکان دانراوە، فۆرمەکان زانیاری پێویستی تێدایە، بۆیە هیوادارین کە بە زووترین کات ئەو پرۆسەیە و پرۆسەی تدقیقی ناوخۆیی لە وەزارەتەکان و فەرمانگەکان جێبەجێ بکرێت بۆ ئەوەی بەرز بکرێتەوە ئەنجومەنی وەزیران و فەرمانی پێویستی بۆ دەربچێت. بەڵام تاکوی ئێستا لە لای ئێمە ژمارەکە بە تەواوی لە هەموو شوێنەکان دیاری نییە. هەر کاتێک سەرجەم زانیاریەکانمان بەدەستگەی ئەو کاتە دەتوانین بڵاوی بکەینەوە. زۆر باشە کاک ساسان، ینی پرسیارێکمان بۆ هاتۆی فەرمانبەرانان، ئەو فەرمانبەرانەی کە چەند ڕۆژێک یان مانجێک یان کەمتر لە مانجێکیان ماوە بۆ ئەوەی تەمەنی خزمەتکردنیان بگاتە 8 ساڵ مەشمولە بن بەم بابەتە وەرگرتنی زەوی یان نەخێرە بێ 8 ساڵەکەی خۆیان تەواوکەن ئەنجا زەویان پێ؟ ئەو بابەتەکی یاساییە کە 8 ساڵ لە بۆ خزمەتی فعلی دانرایە ئەوە دەسەڵاتی ئێمە نییە کە ئەو بابەتە مەسەلەن ئەوی مانگەکی کەمە ئەوی چەند ڕۆژێکی کەمە، بەڵام بە حقیقەت کە 8 ساڵەکە دانرایە بە دیراسە دانرایە و پێمان وایە زۆربەی زۆری فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەی فەرمانبەری هەمیشەیین زیاتر لە 8 ساڵ خزمەتیان هەیە، مەگەر تاکوتەرا نەبێت. ئەو تاکوتەرایەش دەکرێت وەکو حالەتێکی ئیستیسنایی دواتر لەلایەن وەزارەتەکەی خۆی دیراسەی کەیسەکەی بکرێت و ئاگداری ئەنجومەنی وەزیران بکرێت. زۆر باشە کاک ئێستاسان، ڕێژەی فەرمانبەران زۆرە و ئەوانەشی سوودمەند نەبوون دیسانەوە هەر ڕێژەیان زۆرە. یعنی ئەگەر هەیە هەموو فەرمانبەران کە سوودمەند نەبوون لەم قۆناغەدا سوودمەند ببن یان نەخێر لەم قۆناغەدا بە تیرروپشک زەویەکان دابەشەکان هەروەکو وترێت زۆر جار لەبەر نەبوونی زەوی لە سنووری هەندێک لە شارەوانیەکان
و لە قۆناغەکانی داهاتووە هەوڵ بدرێت زەوی بە فەرمانبەرانی دیکە بدرێت ئەگەری لەو شێوەیە هەیە. کاک عەمار، ئێمە پلانمان ئەوەیە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە هەموو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە سوودمەند نەبوونە سوودمەند ببن لەو بڕیارەی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و شمولیان کات لێە هەر تەوجیهی ئەوەشمان داوەتە سەرۆکایەتیەکانی شارەوانی و بەڕێوەبەرایەتیە گشتیە کانی نەخشەدانانی ئاوەدانی لە شار و شارۆچکەکان کە هەوڵ بدەن داتایی ورد لە پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان وەربگرن ژمارەیەکی تەقریبی نزیک لە واقع ئی فەرمانبەرانی کە سوودمەند نەبوونە وەربگرن بۆ ئەوەی بتوانن زەوی پێویست بە هەموو ژمارەی فەرمانبەران دابین بکەن. طموحی ئێمە لەو قۆناغە ئەوەیە کە هەموو فەرمانبەرانی سوودمەند نەبوونە سوودمەند ببن لە حاڵەتێک ئەگەر زەوی وەکو پێویست نەبوو ئەو کاتی پەنادەبین بۆ ئەو خەڵبەندیەی کە باس کراوە و ئەو ڕێکارانی بۆ خەڵبەندی دانراوە. بەڵام ئێمە لەو قۆناغە دەمانەوێ بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەک خۆی جێبەجێ بکرێ و سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوانەی کە سوودمەند نەبوونە لەو فەرمانەی ڕێزدار مەسرور بارزانی سوودمەند ببن و ببن بە خاوەنی زەوی خۆیان. زۆر باشە. بەشێک لەو فەرمانبەرانە کە ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە پێش ئەم بڕیارە خانەنشین بوون. ئەمانە چۆن مامەڵایان لەگەڵەکێ کاکساسە؟ هەموو ئەو فەرمانبەرە بەڕێزانەی کە پێشتر لە حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتیان کردووە و دوای ساڵانێکی زۆر لە خزمەتیان خانەنشین بوونەوە ئێستا لە ژیاندا ماون لە ڕێگەی فەرمانگەکانی خانەنشینی لە پارێزگا و ئیدارە سربەخۆکان کە زانیاری تەواو لەوێ هەیە دەتوانن فۆرمەکانیان پڕ بکەنەوە و کاریوان ئاسانترە لە بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی تر لەبەر ئەوەی پوختەی ڕاژەی خزمەتەوە هەموو لەسەر ناسنامەکانیان نووسرایە و هەر کەسە لە ڕێگەی فەرمانگەی خانەنشینی شارەکەی خۆیەوە ئەو بابەتانەی کە داوا کراوە پڕی دەکاتەوە و پێشکەشی دایرەی خانەنشینی دەکا و دواتر لەوێ هەموو کۆ دەکرێتەوە و بەرز دەکرێتەوە ئەنجومەنی وەزیرە. بەڵێ کاک ساسان پرسیارێکی ترمان بوواتۆ پرسیاری خەڵکە ئەویش تایبەتە بەوانەی کە سوودمەند بوون لە یەکەکانی نیشتەجێبوو بەڕێستان نەزانن دوو جۆر یەکەی نیشتەجێبوون هەیە ئەوانەی کۆمپانیاکان کە هاوڵاتیان بە پارەی خۆیان لیان کڕێونەتەوە هەروەها ئەوانەی حکوومەتیش کە دابەشی کردو و ژمارەیەک لە فەرمانبەران دیسانەوە لێی سوودمەند بوون ئەمانە چۆن مامەڵایان لەگەڵەکرێ لە دابەشکردنی زەویە؟ ئەو هاوڵاتیانەی کە خۆیان لە پرۆژەکانی وەبەرهێنان و پرۆژەکانی نیشتەجێبوون خان و یایەکەی نیشتەجێبوونیان کڕیوە بە پارەی خۆیانەوە هیچ پەیوەندی بەو بابەتەوە نییە بە مستەفید حساب بکرێ ئەو تەنها ئەو کەسانە بە مستەفید حساب دەکرێن کە پێشتر زەوی لە حکوومەتی هەرێمی کوردستان یا پێشتر وەرگرت بێ یاخود یەکەی نیشتەجێبوونی لە حکوومەت وەرگرت بێ و بەناوی کرابێ ئەوە وازحە ئەو بابەتە. ئەی ئەوانەی پێشینەی خانوبەرەیان وەرگرتووە سولفەی عەقاریان وەرگرتووە کاک عەمار ڕێنماییەکە وازحە ئەوی ڕێنماییەکە بخوێنێتەوە داوەلا هەموو فەرمانبەرانی بەڕێز دەکەین کە ئەو پرسیارانەیان هەیە ڕێنماییەکە بە تەواوی بخوێننەوە ئەو بابەتەی تێدانە عیلاقەی بە پێشینەی خانوبەر و بابەتانەوە نییە. زۆر باشە هەڵبەت من ڕێنماییەکەم خوێندێتەوە هەنێک جار و پرسیارانەمان بۆیێت کە خەڵکی کات بەڕاستی ناچارین پرسیارەکان لە بەڕێز بکەین کاک ساسان بۆی تەوزیحی زیاتر لەلایەن خۆتانەوە بدرێت لە ڕێگەی ئێمە وەکو میدیاوە بەڕاستی. بەڵام ئەمەوێت ئەوە بپرسم کە بڕیار هەبوو یان قسە لەسەرەوە کرا کە سەندیکا پیشەییەکان و کۆمەڵە و ڕێکخراوەکانیش دیسانەوە داوایان کرده بوو کە زەویان پێ بدرێت و قسە لەسەرەوەش هەبوو کە ئەوانیش بەشمول بن بەم بڕیارانەی زەوی بۆ ئەوان چه بڕیارێکتان هەیە کاکساس؟ جارێ لەو قۆناغا تەنها فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە و بڕیارەکە تەنها بۆ فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەردوو ڕاژەیەوە
کە پێشتر سوودمەند نەبوونە. زۆر باشە. بابەتی ڕسومات بۆ وەرگرتنی زەوی لەلایەن فەرمانبەرانەوە وەکو ساڵانی پێشوو مامەڵی لەگەڵەکرێت یان هیچ گۆڕانکارێکی ئەوتۆ هەیە لەسەر بابەتە؟ ئەو ڕسوماتە سابتە و پێشتر لە حکوومەت هێرێمی کوردستان کاری پێکراوە، ڕسوماتێکی زۆر ڕەمزیە کە هیچ بارگرانە یەک ناخاتە سەر شانی فەرمانبەران و لە ڕێنماییەکە نرخەکان بە نسبەت ناحیەکان و قەزاکان و سنتەری پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دیاری کراوە. کاکساسان و جارێکی دی تاکید لەسەر وەی دەکەمەوە کە ڕسوماتێکی زۆر ڕەمزیە و بابەتە. باشە من شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر جەناب تەوزیحێت هێبینیەک یان شتێکی زیاتر هەبێ بخیتەوە لەسەرم بابەت. زۆر سپاس بۆ بەڕێستان کە بەردەوام خەریکی گەیاندنی پەیامەکانی حکوومەت هێرێمی کوردستانن بە هاوڵاتیانی خۆشەویست و زۆر سپاسیشتان دەکەین کە وەکو دەنجی فەرمانبەران و ئەو کەسانەی کە ئەو بڕیارە دەیانگرێتەوە بەردەوام پرسیارەکانمان ڕوبەڕوو دەکەنەوە. هیوادارین لەو خزمەتتان بەردەوام بن، بەڵام تەکیدیش لەسەر ئەوە دەکەینەوە کە هەر کێشەیەک، هەر بابەتێک، هەر شتێکی تازە لە کاتی ئەو جێبەجێکردنی ئەو پرۆسەیە بێتە پێشەوە، هەموو فەرمانبەرانی خۆشەویستی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە کە سەرجەم وەزارەتەکان زۆر بە ڕژدی ئەو داواکاریانە ڕەچاو دەکەن و هەر کاتێک پێویست بکاتن بڕیاری پێویستی بۆ وەردەگرین و کاری پێویستی لەسەر دەکەین. ئەوە بۆ ئەوەی کە دوێنێش بڵاومان کردەوە ڕەزامەندی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو فەرمانبەرانی حکوومەتی هەرێم کە لە سنووری کە کارتی زانیاریان ئیسنووری مادەی 140 دەستور و دەرەوەی هەرێمی کوردستانن گرفتەکەیان بۆ چارەسەر کرا. بەڕێز ساسان ئاونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار، زۆر سپاس بۆ بەڕێز. زۆر سپاس بۆ بەڕێستان.